مەریەم شعبان بەڕێزیان پزیشکی شارەزای نەخۆشیەکانی دەم و ددان خاتو دکتۆرە بەخێر بێت. سەلامەت بیزارە. سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ ئێوەش بۆ دەرفەتە. زۆر باشە. خاتو دکتۆرە هەر وەک دەزانین یەکێک لە بۆنی ناخۆشی دە و ددان بەربڵاوە کەم تا زۆر پەیوەندی هەیە بە ڕۆژ و مانگی ڕەمەزانی پیرۆزەوە یاخود نا. وە هۆکاری بۆنی دەمی ناخۆش بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ لە مانگی ڕەمەزاندا حتمەن لەبێر ئەوەی ئێمە بە ڕۆژوو دەبین چەند ساعتێکی زۆر لە خواردن و خواردنەوە دوور دەکەوینەوە لە بەیانی تاوەکو مەغریب چەند ساعتێکی زۆرە کاتێک کە ئێمە خۆمان لە خواردنەوە دەگرینەوە تووشی وشکی ناودەم دەبین ئەولی کە ڕژێنانالی کەمتر دەردەدەن کە ئەمەش هۆکارە بۆ بوونی یاخۆ دروستبوونی بۆنی ناخۆش لە ناودەمدا. کاتێک کە دەبینین لە چەند کاتژمێرێکی زۆر ئێمە لە خۆمان لە خواردن دەگرینەوە ئەو خواردنانە تەنانەت بەتایبەت ئەگەر کەسەکە ددان شوشتنی ڕێکوپێک نەبێتن یا خۆت لە ڕۆژی پێشتردادانی نەشوشت بێتن و بە ڕۆژوو دەبێتن دەبین خۆراکانی کەوا ماونەتەوە بۆ ڕۆژی دوایی یا خۆت بەهۆی وشکی ناودەم و کەمیلیکەوە دەبێتە هۆی زیاتر پێوە نووسان و پێوەڵەکانی بەکتریا لە سەردان و هەروەها ئەو خواردنانش کە دەگۆڕدرێن بەکتریاکە هەڵدەستێت بە گۆڕینی ئەو خواردنانە بۆی تووشی کلۆربوونی دانمان دەکات دەبێتەوە هۆی پیاکردنی بۆنێکی ناخۆش و دروستبوونی بۆنی ناخۆش. زۆر باشە. هەروەکو ئاماژەت پێدا وشکی دەم لە مانگی ڕەمەزانی پیرۆز هۆکارە بۆی کە بۆنی ناخۆشی دە و دروست بێت. کەواتە چۆن ڕێگری لەو ڕێکارە بگرین بۆی کە بۆنی دەومان بەو شێوەیە ئیزعاز نەبێ بۆ کەسی بەرامبەر. بەڵێ دەتوانین ڕێگری لەم بۆنی ناخۆشی ناودەمە بکەم بە شوشتنی دانەکانمان دووجار دروست بەڵێ بە شێوەیەکی تەندروستیانی دانەکانمان دووجار بشۆین لە کاتی بەرە پێشخەوتن و هەروەها لە کاتی پاشێودا و بەکارێنانی غەرغەرە بۆ ئەوی بۆنی ناودەممان خۆش بێتن و هەروەها زیاتر ئەو خواردن و خواردنەوانە بخۆین یاخود بڕێکی زۆر لە ئاو وەربگرین لە نێوان بەرەبانگ و پاشێودا بەلایانی کەم ئێمە دەبی هەش بۆ دەبەرداغ ئاو بخۆینەوە و هەروەها زیاتر ئەو خواردن و سەوزە و میوانە بخۆین کەوا خواردنەکان بە تێروتەسەلی باسیکەین بەڵام لەسەرەوە پرسیارە بەردەوام بەفەرمە. بۆیە پێویستە گرنگی بە شوشتنی دەمودانمان بدەین و هەروەها غەرغەرە بەکاربێنین و هەروەها پەتی ددان بەکاربێنین بۆ ئەوەی خواردنانی کە لە نێوان دانەکان دەمێنێتەوە لە ڕۆژی دواتر نەبێتەوە هۆی بۆنی ناخۆش و دروستکردنی بۆنی ناخۆش لە دەمدا. میهرەبانی دڵسۆزی و لێزانی